سڵاوتان لێبێ ئەم جاریش بە کۆمەڵێک بەرگە و بابەتی نوێی ئابووری لەسەر تاسەری گیانەوە تا کوردستان لە بەرنامەی ژێرخان لە خزمەتتانداین. هەواڵەکانمان بێلکەی خراپ دەست پێکات دوای ئەوەی لە ژمارەیەک وڵاتی ئەوروپی هێلکەی بەرکەوتوو بە دەرمانی ڤایپرۆنیل بەدیکرا ئێستا قەیرانەکە بەرەو دانیمارک گواسترایەوە. بە پێڕاگەنراوێکی وەزارەتی خۆراکی دانیمارک 20 تۆن هێلکەی بەرکەوتوو بە دەرمان ڕەوانەی بازاڕەکانی وڵاتە کراوە. لە ڕاگەنراوەکەدا ئاماژە بەوە کراوە کە هێلکەکان بە ڕێگەی کۆمپانیای دینجەر بڕۆتێک هەناردەی دانیمارک کراوە و ڕاشی گەیەنراوە کە هێلکەکان مۆری وڵاتی هۆڵەندای پێوەیە. ئەمەش لە کاتێکدایە کە لەسەر گومانی بوونی دەرمانی ڤایپرۆنیل لە ناو هێلکەکان لە سەرانسەری دانیمارک کۆمپانیای دینجەر بڕۆتێک سکاڵای لە فەرمانگەی خۆراک تۆمار کرد. هەر لە ڕاگەیەنراوەکەدا داوا لە خەڵک کراوە ئەو جۆرە هێلکانە نەخۆن و ڕاشگەیەنراوە کە ئەو دەرمانە لە هێلکەکان بەکارهێنراوە لەو ئاستەدانیە کە مەترسی لەسەر ژیانی مرۆڤ دروست بکات. نرخی یەک بەرمیل نەوتی برێن لە دەوروبەری 53 دۆلاردایە دوای ئەوەی ئیدارەی زانیاری وزەی ئەمریکا زانیاریەکانی ستۆکی نەوتی ئاشکرا کرد. نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برێند گەیشتە 52.89 دۆلار. کۆتای یافتە نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برێند لە کاتی کردنەوەی بازاردا 51.96 دۆلار بوو، پاشان نرخەکەی گەیشتە 52.81 دۆلار. بەڵام کۆتا ساتەکانی یافتە نرخەکان لە کاتی کردنەوەی بازاردا 52.70 دۆلار بوو. لە کاتژمێر 93 خولەکی کۆتا ڕۆژی هەفتە لە سەدا 0.37 نرخی نەوت زیادی کرد و نرخەکەی گەیشتە 52.89 دۆلار. لامان کادا نرخی یەک بەرمیل نەوتی خاوی خۆراوایی تەکساس بە 49.75 دۆلار بوو. ئەم دابەزنە دوای ئەوەدە دەستگای زانیاری نەوتی ئەمریکا لەبارەی نەوتەوە پێشبینەکانی خۆی بڵاو کردەوە. هەر لە ژیانی نەوت بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوڕاز وەزیری نەوتی عێراق جەبار لە عەیبی لەگەڵ وەزیری وزەی سعودی خالد فالح کۆبوویەوە. وەزارەتی وزەی سعودیە بڵاوی کردوێتەوە ئاماشی بەوە دراوە کە لە کۆبوونەوەکەدا هەوڵاو بەشەکان لە بواری وزا و پرۆژەکانی داتولێنەوەن سعودی عێراق تاوتوێکراون. وەزارەتەکە وردەکاری زانیاری لەسەر گفتوگۆکانی کۆبوونەوەکە نەخستووەتە ڕوو. کۆبوونەوەکەی نێوان جەبار لە عەیبی و خالد فالح دوای 2 ڕۆژ لەو کۆبوونەوە ساز کرا کە لە شاری ئەبوزەبی لە نێوان وڵاتانی ئەندام لە دەرخراوی ئۆپیک و بەرهێنەرانی سربەخۆ سەبارەت بە تاوتوێکردنی هەوڵەکان بۆ کەمکردنەوەی زیاتری بەرهێنانی نەوت بەڕێوە چوو. بانکی ناوەندی عێراق ڕایگەیان کە بە بڕیارێک مامەڵەی دارایی بانکەکانی عێراق لەگەڵ کۆریای باکوور قەدەغ کردووە. لە بەیاننامەیەکدا بانکی ناوەندی عێراق ئاماژەی بەوەداوە ئەو بڕیارە پشتبەستن بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەری کردووە. بانکی ناوەندی عێراق داوای لەسەر جەم بانکەکان کردو کە لەمە دووە بە هیچ شێوەیەک مامەڵە لەگەڵ بانکەکانی کۆریای باکووردا نەکەن. لە پێنجی ئەم مانگەدا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بەکۆی دەنگی ئەندامانی ئەنجومەنەکە ڕەزامەندی لەسەر ئەو پرۆژە بڕیارە نیشاندا کە ئەمریکا بۆ سەپاندنی سزای نوێ بەسەر کۆریای باکووردا پێشکەشی کردبوو. ئەوەش وەک وەڵامدانەوێت بۆ تاقیکردنەوە موشەکیە بالستیەکانی کۆریای باکوور. لە هەرێمی کوردستان دۆخەکە بۆ کۆمپانیەکانی ناوخۆ لەبار نییە چونکە داوای باجێکی زۆریان لێ ئەکرێت و ئەوانیش نیگەرانن. بەڕێوەبەری گشتی باجەکان و خانوبەری میری داوای باجە کەڵەکەبووەکانی لە کۆمپانیەکان دەکات. بەڕێوەبەری گشتی باجەکان و خانوبەری میری لە نووسراوێکدا بڵاوی کردووەتەوە. ئاماژە بۆەوە دەکات سەرجەم باشدەران ئاگادار دەکاتەوە کە لە سەرجەم ئەو سزا و سوودانەی سەر باجەکان دەبورن بە مەرجێک لە ماوەی 90 ڕۆژدا ئەو باجەی لەسەریانە بیدەن. ئاوکات بەڕێوەبەری گشتی باجەکان هۆژایی جەدا دوای کۆتایەتنی ئەو ماوەیە کە لە 1 2007 دەست پێ دەکات. بەڕێوەبەری گشتی باجەکان بە مافی خۆی دەزانێت ڕێکاری یاسایی بگرێتە بەر لەگەڵ قەرزدارانی باج و ئەو کەسانی خۆیان لە باش دەدزنەوە بە گوێرەی وتەی سەرچاوەیەک لە بەڕێوەبەری باجەکان. ئەم کاری حکومەت ئامانجی سەدنەوەی ئەو باجە کەڵەکەبووانەیە کە لەسەر باشدەران هەیە، ئاویش لە پێناو ئەوەی داهاتی ناوخۆیی حکومەت زیاد بکرێت. هەواڵەکانی هەفتەتان پێشکەش کرا.
بڕگەی جیاواز لە هاوڵمان تایبەت کرۆ بە فەیسبوک چونکە هەمومان فەیسبوک بەکارێن و گیانێکی زۆر تایبەتی هەیە لای هەمومان. فەیسبوک بەربڵاوترین تۆڕی کۆمەڵایەتی تا ئێستا بەکارێنرێت هاوکات لە هەرێمی کوردستانیش زۆرترین بەکارێنەریە ئەوەش کاریگەری لەسەر بازاڕی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارێنەران هەبووە لە جیهان و لە هەرێمی کوردستان. بەڵێمە ئینفۆگرافیکێکمان بەپێی وڵات و بەپێی شار ئامادەیە زۆرترین ئەو وڵات و شوێنانی کە فەیسبوکی تێدا بەکاردێنرێت. فەیسبوک بەربڵاوترین تۆڕی کۆمەڵایەتی تا ئێستا بەپێی ئامارەکان. لە هیندستان زۆرترین بەکارێنەری هەیە هەرچەندە فەیسبوک نیشتیمانەکەی ئەمریکایە بەڵام لە هیندستان زۆرترین بەکارهێنەری هەیە کە کاتە 241 ملیۆن کەس. ئەمریکانەکە نیشتیمانی فەیسبوکە لە پلەی دووەم دێکاتە 240 ملیۆن کەس. ئاوکات بەرازیل 139 ملیۆن کەسە، ئەندۆنیزیا 126 ملیۆن کەسە، مەکسیک 85 ملیۆن کەسە، فلیپین 69 ملیۆن کەس فەیسبوک بەکاردێنن، لە ڤێتنام 64 ملیۆن کەس فەیسبوک بەکارێنن، تایلەند 57 ملیۆن و تورکیا 56 ملیۆن، بەریتانیا 44 ملیۆن. ئەمە بەپێی وڵات. دەچینە سەر بەکارێنەرانی فەیسبوک بەپێی شار. بەپێی شارەکان بانکۆک وڵاتی ببورن شاری بانکۆک لە تایلەند زۆرترین بەکارێنەری فەیسبوکن کە 35 ملیۆن کەس لەو شارە فەیسبوک بەکارێنن. جاکارتا ئەندەنوزیا واتە شاری جاکارتا لە ئەندەنوزیا 26 ملیۆن کەس، دەکای بەنگلادیش 25 ملیۆن کەس، مەکسیک 16 ملیۆن کەس، ئەستەمبول تورکیا 15 ملیۆن کەس. تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکێکە لەو وڵاتانی کە زۆرترین بەکارێنەری فەیسبوکیە. نیودەلی هیندستان واتە شاری نیودەلی لە هیندستان 15 ملیۆن کەس فەیسبوک بەکارێنن. لە وڵاتی پیرۆژ لیما 15 ملیۆن کەس بەکارێنن. لە قاهیرە میسریش بە هەمان شێوە لە زۆرترین بەکارێنەرانی فەیسبوک هەیە. وەک بینیمان لە شۆڕشی 14 یەنایەر لە میسر بەکارهێنەرێکی زۆر ینی فەیسبوک بووە هەڵگیرستانی ئەو شۆڕشە گەورەی کە لە میسر و لە وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی تونس وەکە بینیمان خۆسووتاندنی محەممەد بوعزیزی لە تونس لە ڕێی فەیسبوکەوە گەورەترین کاریگەری لەسەر ڕایگشتی دروست کرد. لە ساو پاولۆی بەرازیل بە هەمان شێوە خەڵکی ساو پاولۆش فەیسبوک زۆر بەکارێنن کە 14 ملیۆن کەسە. هوشیمینی ڤێتنام واتە شاری هوشیمینی لە ڤێتنام 14 ملیۆن کەس فەیسبوک بەکارێنن. بە دڵنیایە لە هەرێمی کوردستانیش ئەگەر بە فەرەزی ژوەری گرین لە کۆی ئەو 5 ملیۆن کەسە لەوانەیە ئێستا 2 ملیۆن کەس فەیسبوک لە هەرێمی کوردستان یا بەلانی کەم ملیۆنێک و 500 هزار کەس فەیسبوک بەکار دێنن. هیوادارین هەمومان بە شێوەیەکی تەندروست فەیسبوک بەکاربهێنین. بەڵام ئەمە بڕگەی جیاواز لە هەواڵ بوو. بەڵێ تەوەرێکی تایبەتمان کردووە بە ئابووری بەرگری لە هەرێمی کوردستان. ئابووری بەرگری یەکێکە لە گرنگترین ئابوووریەکانی جیهان واتە جۆرێکە لە ئابووری ئەو وڵاتانە بەکارێنن کە سزایان لەسەرەیان جۆرێک لە جۆرەکان سنوورەکانیان بەڕوویان داخرێن. بە دڵنیایی و هەرێمی کوردستان ئەگەری هەیە ڕوبەڕووی داخستنی سنوورەکان بێتەوە هەرچەندە ئەگەرێکی لاوازە و بەشێکی زۆر لە بەرپرسان جەخت لەسەرەکەنەوە کە سنوورەکانی هەرێمی کوردستان کراوە دەبن بەڕووی وڵاتە. بەڵام لە هەمان کادا مەترسیەک هەیە کە لە هەرێمی کوردستان سنوورەکان دابخرێ ئەگەر بە شێوەیەکی کاتی بێ. بۆیە هەرێمی کوردستان پێویستی بە ئابووری بەرگری هەیە بۆی بتوانێت ڕوبەڕووی ئەو سەختیانە بێتەوە. بەڵێ پاش کەمێکی تر لەگەڵ میوانی زۆر بەڕێزم هەریەکە لە بەڕێزان بەڕێز دکتۆر نیاز محەممەد ئابووریناس و بەڕێز سامان محەممەد ئەندازیاری دروستکردنی کۆگاکانی پیشەسازی سلێمانی لە خزمەتانە دەبین. دکتۆر پێم خۆشە بێمە خزمەتی جەنابەت سەرەتا ئەپرسم ئابووری بەرگری چ گرنگیەکی هەیە یان ئەو ئابووری لە کاتی داخستنی سنوورە پێویستە هەرێمی کوردستان هەیبێ چ گرنگیەکی هەیە و پێویستە هەرێمی کوردستان لەم ڕۆ چی بکە؟
بەڵێ دیارە باشە ناوڕێ وەرگرنی پاشان دێنەوە لاتە زۆر بەخێر بێت. سنتەری پەرەپێدانی لاوان دیداری کۆمەڵ لە شاری سلێمانی ساز دەکات. دیداری کۆمەڵ سەبارەت بە هەڵوێست و دیدگای کۆمەڵی ئیسلامی لەمەڕ ڕووداوەکانی ڕابردوو داهاتووە. بە بەشداری هەریەکە لە بەڕێزان محەممەد حەچیم کارجێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی، هۆشیار عەبدوڵڵا هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان، مەسعود عەبدولخالق نووسەر و ڕۆشنبیر لە ڕۆژی دووشەممە 14 2017 سەعات 3 پاشنیوەڕۆ شوێن هۆڵی شازیار بەرامبەر ئۆفیسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوان شەقامی هەواری تازە تەنیشت چێشتخانەی کریستاڵ. دیداری کۆمەڵ سنتەری پەرەپێدانی لاوان. بارسڵاوە لەگەڵ بەڕێز سامان ئیبراهیم ئەندازیار سامان ئیبراهیم ئەندازیاری گەنجینەکانی ژووری پارێزگا بازرگانی سلێمانی درێژە بە گفتوگۆکەمان دەدەین کاک سامان زۆر بەخێر بێی بۆ ستودیۆ ژێرخان گەشتکردنتان. ئێستایەوە بڕیارێکی یەش کۆمەڵی گەنجینە بۆ پارێزگای سلێمانی دروستکان بۆ ئەوەی لە دۆخێکی ئەگەر سنوورەکان داخران لە گەری داخستنی سنوورەکان ئەم گەنجینانە بە کەڵکی پارێزگای سلێمانی و کەڵکی ناوچەکانی تریش بێن. پێم خۆشە قسەیەکی ورد لەسەر پرۆژەکەتان بکەن. بەڵێ بەناوی خی گەورە پرۆژەی گەنجینەکانی ژووری بازرگانی و پیشسازی بریتە لە دروستکردنی 900 گەنجینە لەسەر ڕووبەری 522 دوانم لە ناوچەیەکی پڕبەها و گرنگ لە سلێمانی لەسەر شەقامی سلێمانی ئەربەت لە نزیک دەی ژاڵە دروست دەکرێت لە نێوان دەی ژاڵە گوندی ژاڵە لەگەڵ پیشەوەرانە. ئەم پرۆژەیەکی زۆر زۆر گرنگە، پرۆژەیەکی زۆر بەبایەخە بۆ ژێرخانی ئابووری و پارێزگای سلێمانی. هاوشێوەی پرۆژەکەی ئێمە لە پارێزگای هەولێر بە چەند قات جێبەجێ کراوە. پرۆژەکەی ئێمە پێک دێت لە سێ قۆناغ. قۆناغی یەکەمیان دروستکردنی 900 گەنجینەیە بە هاوبەشی لە نێوان ژووری بازرگانی و پیشسازی لەگەڵ شارەوانی سلێمانیە جێبەجێ دەکرێت بە چاودێری چەند جیهەتێکی تر وەکو پارێزگای سلێمانی، وەکو بەڕێوەبەرایەتی کوشت و کاڵ، وەکو بەڕێوەبەرایەتی ژینگە. پرۆژەکەی ئێمە دیزاینێکی زۆر ناوازەی بۆ کراوە، بە هەموو ستانداردەکانە بە هەموو فلتەرێکە تێپەڕیەوە، هەموو ستانداردەکانی تێدا جێبەجێ دەکرێت بۆ ئەم قۆناغی ئێستای سلێمانی کە ئیشەڵڵا هیچ دۆخێکی نەخوازە ڕوونادا بوونی پرۆژەیەک لەو چەشنە کە بڕیار دراوە لە دابشکردنەکە بڕیار دراوە لە 140 بۆ لە 150 گەنجینەکان کە دروست بکرێتە کۆگا و گەنجینەی خۆراک. پێم خۆشە پێگاتەی گەنجینەکان زۆر بە وردی باسکەی بۆ پێگاتەی گەنجینەکانمان ئێمە لە ڕووی فەنی و لە ڕووی ئەندازەیەوە پێگاتووە لە 4 نەوە گەنجینە، 4 جۆر گەنجینە، گەنجینەی 800 متر دووجا لەگەڵ 600 متر دووجا لەگەڵ 400 متر دووجا لەگەڵ 200 متر دووجا. سەبارەت بە خودی بەکارهێنانی گەنجینەکان بڕیار دراوە لایەنێکی زۆر گرنگ احتیمامی پێدراوە کە لە 140 بۆ لە 150 بەکارهێنانی خۆراک دەبێت، واتە گەنجینەی خەزنکردنی خۆراک دەبێت بۆ هەر دۆخێکی نەخوازەوە کە ئیشەڵڵا پێشتریش بیر لە مەکراوەتەوە هیچ پەیوەندی بەم بابەتەوە نییە کە ئێستا لە سەرزاری خەڵکانی ئێمە بەڕاستی. بابەتەکانی تر وەکو کەلوپەلی ناوماڵ، وەکو بواری کارەبایی، ئەمانە هەمووی کە خواستێکی زۆری لەسرە لە بازرگانەکانی ئێمە، خواستێکی زۆریان تەڵەبێکی زۆریان کردووە، فۆرمیان تەقدیم کردووە، گەنجینە بۆ شێوەیە دابش دەکەنێن. گەنجینەی ساردەمەنی و گەنجینی ئەمان هەمووی تێدا بیانی بۆ نمونە کۆمەڵی گەنجینەمان هەیە بۆ حکومەی پرۆژەکەی ئێمە دەکەوێتە تەنیشت ئەلوەی سلێمانیەوە. کۆمەڵی گەنجینەمان هەیە بەڵێ دەکرێت بە بەڕات و دەدرێت بە ئەو بەڕێزانەی کە لە ئەلوەی سلێمانیەوە داواکاریان پێشکەش کردو. ماوەکەی چۆنە بێ و کاتەکەی ینی کەی تەواو بنەمان. حاڵی حاضر ئێمە تەندەرین بۆ خزمەتگوزاریەکانی پرۆژەکە بە هەموو شێوە کۆتایی پێهاتووە. شارەوانی سلێمانی بانگەشە بۆ ئەو بڕگانە دەکا کە ئێمە
تەقدیمی شارەوانیمان کردووە و دەست بە کارەکان دەکرێت ئینشاءڵڵا ینی تەوقعەکەین لە 2 ساڵە پرۆژەکە بێتە بەرهەم و تاوا ببێ ئینشاءڵڵا. باش ئەگەر بۆ نمونە ئێستا بۆ وەکو قۆناغی یەکەم بەنیازی چینیانی قۆناغی یەکەم ئێمە پرۆژەکەمان کردووە بە 5 زۆنەوە وەکو قۆناغی یەکەم زۆنێک کە دەکەوێت ڕاستەخۆ دەکەوێتە سەر جادەی سلێمانی عەربەت وامان نیازە ئەو زۆنە دەست پێ بکەین کە نزیکی لە ساچلی هەموو پرۆژەکەیە و ئەو زۆنەشە کە دەبێت بە زۆنی خەزنکردنی خۆراک ئەمە لە ئەولەویەتی ئیشەکانی ئێمە چەکەی تەواو بێم زۆنە ئێمە بەڕاستی کاتی ئەوە تهدید نەکراوە بە فعلی ئەو زۆنی دووەکەی تاواکرێ بەڵام لەبەر خواست و لەبەر گرنگی مەوزوعی خۆراک لە هەموو زروفەکان نەک تەنها لەم زروفەیە ئەکید ئەو زۆنە احتیمامی پێدرێت و لە ئەولەوێتی ئیشکردنمانە بێت. زۆر سپاس. لەژن لای بەڕێز نهاد خالید بۆ دیارە ئامادەنیە پێم خۆشە درێژە لەگەڵ بەڕێسان درێژە بە گفتوگۆکە دەم لەسەر گرنگی ئەم گەنجینانە بۆ شای سلێمانی چیە بێ پێم خۆشە زیاتر بایەخ بەم تەوەرە بدەین. بەڕاستی پرسیارەکە و لەجێە دروستکردنی ئەم گەنجینانە لە ئێستادا بووە مەوزوعێکی حتمی بۆ سلێمانی یعنی دروستکردنی ئەم گەنجینانە پەیوەندی کە بەراورد دیکەین بە ڕابردوو یا بەراورد دیکەین مەسەلەن بە پرۆژەیەکی تاکە کەسی کۆمەڵێک بازرگان هەیە لە ناو سلێمانی کە گەنجینەی بە شێوەیەکی دوورە دەست دروست کردووە گەنجینەی دروست کردووە کە هیچ ستاندەرێکی تیانە ئێستا ژووری بازرگانی و پیشسازی پرۆژەیەکی زۆر ناوازە پرۆژێکی سەردەمیانە بنیاد دەنێ کە هەموو ستاندەرێکی تایە دیزانێکی زۆر ناوازی بۆ کراوە سەرڕایەوەش کۆنتترۆلکردنی ئەم جۆرە پرۆژەی لەلایەن لایەنە بەرپرسەکانەوە لەلایەن حکوومەتەوە زۆر ئاسانترە وەک لە کۆنتترۆلکردنی گەنجینەیە کە خاوەندارەتی بۆ یەک تەنها کەسێک دەگەڕێتەوە و نازانی چۆن دروستی کردووە. ئەم بارودۆخی ئێستا ئێمەیتیین کە لەسەر زاری هەموو تاکێکی ئێمەیە کە باسی دروستبوونی ئەزمەیەکەکەین خوانەخواستە اختیاری هەڵبژاردننی ئاوا پرۆژەیەک بۆ سلێمانی بۆتە شتێکی حتمی. باش بۆچی بۆتە شتێکی حتمی ینی بەڕای تۆ لەبەرەوەی کە ئێمە تەوزیعی گەنجینەکانمان وایە کە لە 140 بۆ لە 150 دەبێتە خۆراک و لە هەر تاکێکی سلێمانی لە شخصێکی سادەوە هەتا شخصێکی باڵا ئەگەر بپرسی یەکەم شت باسی خۆراکت لەگەڵاکە ئاسایشی خۆراک بۆ سلێمانی بۆ کوردستان بۆتە شتێکی حتمی لەبەرەوە پرۆژەکەی ئێمە ئێستا پرۆژێکی ناوازێ. باش ئێوە گەنجینانە کێسە بازرگانەکان خۆیان هەیەە ئەوانە چیان لێ ئەو گەنجینانە ئەوەی کە کۆن خاوەندارێتی هەیە و گەنجینەی دروست کردووە تەبعانەوە گەنجینێ و بنیادی ناوە بەڵام ئەم گەنجینانی ئێمە بە هەموو پێوەرێک لە نرخی شەهرزانترە بێ و بە کواڵیتیش چەند قات کواڵیتی لەو گەنجینەیە زیاتر ئەیفرۆشنەوە یا چی لێکەن ئەم گەنجینانە ئەم گەنجینەیە بە چەند قۆناغێکە هەموو بازرگانێکە فۆرمێکی تەقدیم کردو بۆ ژووری بازرگانی بۆ وەرگرتنی گەنجینەیەک بە چەند فلتەرێکە ڕوا ئێمە لیژنەی تایبەتمانەیە لیژنەمان هەیە خودی سەرۆکی ژووری بازرگانی سەرپەرشتی ئەو لیژنەیەکە بۆ ئەوەی کە بازرگانەکە تەقیم بکرێت کۆمەڵە شەرتومەرچێ بۆ وەرگرتن ئەبێ ئەو بازرگانە بە فعلی مستحقی وەرگرتنی ماغزەن و گەنجینە بێت جاوەریەگرێ. زۆر باش. ئەو گەنجینانی کە پێشتر بنیاد بنراوە دەمێنێتەوە وەکو خۆی دەمێنێتەوە خاوەندێت بەنسبەت ئەم گەنجینانەوە ئەم گەنجینانە لە سنووری پرۆژەی ئێمە سیاجی هەیە هەموو ستاندەرێکی تیا بە جێبەجێکرێ لە لایەکی ترەوەکو ئەرزم کردی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت هەموو بە هەموو شێوەیە کۆنتترۆڵی خۆیان لەسەر ئەو گەنجینانی ئێمە دەکەن. زیاتر ڕوونی بکەرەوە پێم خۆشە ینی چۆن ئەیدەن بە بازرگانەکان بەکرێ ئەیدەن یان بە ینی ئەوە ڕوونکراوەتەوە لە پرۆژەکەتانەکە ئەمە بەکرێ دریا بە فرۆشت. بەڵێ زەویەکە زەوی پرۆژەکە زەوی شارەوانی سلێمانیە بازرگان کە فۆرمەکەی داوە بە ئێمە زەوی لە شارەوانی سلێمانی وەرەگرێ بە کرەیە کە شارەوانی سلێمانی دایانێ و ساڵانە کرێی لێ وەرەگرێ پاشان بازرگانەکە بەپێی ڕووبەرەکەی کە وەری ئەگرێ مەسەلەن 600 متر دووجای وەرگرتووە خەدەماتێکی لێ وەرەگە پارەی خەدەمات دەدا بە ژووری بازرگانی و پیشسازی بۆ جێبەجێکردنی خەدەماتەکە پاشان دوو بەڵێندەریا سێ بەڵێندەری گەورە هەڵدەسن بە جێبەجێکردنی خودی گەنجینەکان کە ئەمەش بۆ بازرگانەکە دیسانەوە کار ئاسانیە لەبەرەوەی کاتێکە بازرگانێک دەچێت لە شوێنە گەنجینەیەک تاک دروست دەکا کولفەیەکی زیاتر دەکەوێت لەسەری ئەو شتێکی منطقیە ئێمە بانگی دەکەین ئەڵێن ئێمە 900 گەنجینەمان هەیە ئەو کاتە لەسەر خودی بازرگانەکە کەمترەکەوێت کەواتە بازرگانەکە دەچێت لە شارەوانی سلێمانی زەوی وەرەگرێ بە پارەیەکی ڕەمزی پارەیەک دەدا بە ژووری بازرگانی و پیشسازی بۆ جێبەجێکردنی خەدەماتەکە دوایی پارەیەک دەدا بە خودی دروستکردنی مەغزەنەکان لە ژووری بازرگانی و پیشسازی.
منەچمە لای بەڕێز نیهاد خالی حەزەکەم گفتوگۆکەم تێروتەسەل کەم زیاتر لەگەڵ بەڕێز دکتۆر نیهاد خالید ئابووریناز و ئاوکات سەرۆکی بەشی کارگیری و دارایی بانک لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی قەرەداغ. مامۆستا پێم خۆشە ینی خۆتەزانی ئابووری بەرگری یەکێک لە بنەماکانی مەسەلەی بنیادنانی ئابوورێکی بێزە تاوەکو ئەگەر سزایان گەماڕۆی وڵاتێک درا ئەم ئابووریدانەتە پێیان نەڕوخێ. وەکو بەڕێزکە ئەندازیار سامانیش باسی کرد پارێزگای سلێمانی گەنجینێکی زۆر دروستەکە ئەمە لە ڕووی ئابووریەوە ئەگەر گرنگەکەمان بڕوونکەیتەوە. بەڵێ سەرەتا سڵاوم هەیە بۆ بەڕێستان و بۆ میوانەکەشتان. وەڵام مەسەلەی دروستکردنی گەنجینە یەکێکە لە با بڵێن بابەتەکانی ژێرخانی ئابووری لە هەر وڵاتێکە و زەرورە بەڕاستی ئەتوانین بڵێن بۆ دوو مەبەست هەدەفی خۆی پێکی و ئامانجی خۆی پێکێ لە ئابووری هەر وڵاتێکە. یەکیانەوەیە کە بۆ داهاتووی وڵاتێک یعنی هەموو وڵاتێک پێویستە ئابووریەکەی بە کۆمەڵێک گەنجینە پاڵپشت بکرێت چونکە کۆمەڵێک بابەتی خواردەمەنی و کۆمەڵێک بابەتی ئابووری هەیە کە پێویستە هەڵبگیرێن. دووەم بۆ ئەم ئابووری کوردستانیش بەڕاستی زۆر گرنگترە چونکە ئێمە ئێستا لە بەردەم هەڕەشە و مەترسیین وە زەرورە ئەو گەنجینانە کە بەڕاستی هەبن و من دەستخۆشیەکەم ئەگەر ئەمە گرنگیەکی زۆری پێ بدرێ وەکو بەشێک لە بنیادنانی ژێرخانی ئابووری. باش ڕاتچیە لەسەرەوەی هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە ئابوورێکی بەرگریکارانەی هەبێ ئەگەر بێت و ینی مەترسیەکی بچووکەیە کە سنوورەکان دابخرێن ئەگەر بێت و سنوورەکان داخران ئەم ئابوورە تووشی داتەپی نێت. هەموو ئابووریەک ئەگەر بڵین باسی هەرێمی کوردستان کەین زۆر زەرورە ئەوە بزانین کە ئابووری هەرێمی کوردستان یەکێکە لەو ئابووریانەی کە لە ئێستایە و لە ماوەی ئەم 15 ساڵی ڕابردووە کار لەسەرەوە کراوە کە ژێرخانی ئابووریەکی خراپی هەبێت و ئەوەی هەش بووە بەشێکی لە ناو چووە و ئێمە و کەرتی کشتتوکاڵی کە هەمانەکە بەشێکە لە استراتیژیەتی ژێرخانی ئابووری و ئابووریەکی بەرگریکارانە ئێمە بەڕاستی بە دەستی خۆمان لە ناومان بردووە و دەسەڵاتی کوردی وە سەر لە نوێ پێویستە بنیاد بندرێتەوە. من بۆ چوونم وایە ئەگەر بێت و بیر لە ئابووریەکی بەرگریکارانە بکرێتەوە پێویستە سەرەتا بیر لە بنیادنانی کەرتی کشتتوکاڵ بکرێتەوە بە تایبەتیش ئەو بابەتانی کە پێیانەوترێ مەوادی غیزایی چونکە ئێمە ئێستا لە 70 بۆ 80 مەوادی غیزاییمان لە دەرەوەیەت و ئەگەر بێت و سنوورەکاندا بخرێن بەڕاستی بەم پەلە کروزەیە ئێمە ناتوانین بە دروستکردنی چەند گەنجینەیەک بنیاتیەوە بنێ بڵین خۆمان لە مەترسی ڕزگار کردووە چونکە لێت ناشارمەوە کە بابەتی گەنجینە چارەسەری هەڵاوسانی ئابووری ناکات بابەتی گەنجینە و تەنانە دەگەر مەوادی غیزاییش گلدەیتەوە و بەشی چەند مانگێکیش بکات ناکاتە ئەوەی کە تۆ خۆ لە گرانی بپارێزی. گرانی زۆربەی جار دوو هۆکاری یەکیان هۆکاری حەقیقین جاریوە شتەکە هەر نییە کە ئێمە ئەوەمان تایە بەشێکشی بریتێ لە هاتوهوت و بریتێ لە بارودۆخ و قەیرانێک دروستە بێت کە دەوڵەمەنەکان و تاجیرەکان دروستەکەن و خەڵکیش بۆ خۆی بەکاربەر لەبەرەوەی نازانێت بارودۆخی حەقیقی بازار چۆنە زۆر جار پەلەماری بازارڕدات و ئەوشتانی لە بازارڕایە کۆ بێتەوە هیچی نامێنێ گرانی بەوە دروستە بێت و ئەو کاتە گەنجینەکانیش لەو کاتەیە دەوریان نییە چونکە تۆ هەچەندێک گەنجینەکان بەتاڵکەیتەوە بیخیتە بازارەوە ناتوانانی هەرزانی بخیتەوە بەردەوام چۆڵایی ئەکێتە بازارڕەکەەوە دیسانە و گرانی دروستە بێتەوە. ئێمە پێویستمان بەوەیە پێوتری ئیستیقراری ئابووری. ئیستیقراری ئابووری پێویستی بە ئیستیقراری سیاسی هەیە لەبەرەوە ئێمە لە ئیستیقراری سیاسیان ناژین بەردەوام لەناو خۆمانە گرفتمان هەیە بۆیە نەمانتوانێت بگەینە ئیستیقراری ئابووری. ئیستیقراری ئابووری بەرەنجامی ئیستیقراری سیاسیە و ئیستیقراری سیاسیش بەرەنجامی سیاسەتێکی حەکیمانە و سەرڕاستانەی دەسەڵاتی هەر حکوومەتێکە با بڵین بە حکوومەتی هەرێمیشەوە کە ئەو دەسەڵاتە بتوانێت ئیستیقراری سیاسیەکە لە ناو پێکاتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و ئیستیقرارە ئابووریەکە لەسەر ئەرزیەتی کەرتی کشتتوکاڵ و کەرتی گەشت و گوزار و ئەو کەرتانی کە لە هەرێمی کوردستانە ئەرزیەتیان هەیە و زەمینە سازیان هەیە. زۆر سپاس. پێم خۆشە ینی ڕایتۆ وەرگرم لەبارەی بۆچوونەکانی بەڕێز مامۆستا نیهاد خالید. دەستخۆشی لە یەکەم بەڕاستی وەکو فەرمووی دروستکردنی گەنجینە بەشێک لە کێشەکان چارەسەرەکە. ئێمە هەموو تاکێکی ئێمە بەڕاستی ئاسایشی خۆراک بۆ ئێمە مهمە. تاکێکی ئێمە یەکەم پرسیارکە لێ بکە باسی خۆراکت لەگەڵاکە باسی ژیانی سادە و تەبیعی لەگەڵاکە.
دروستکردنی گەنجینەکان بەشێک لە کێشەکان چارەسەرەکە بەڵام ئەبێ بگەڕێنەوە سەر قسەکەی مامۆستا فعلەن قسەکەی زۆر دروستە مۆزۆعی سیاسی لە پێش مۆزۆعەکانی ترەوەیە ئەبێ حەلی ڕیشەیی بۆ سیاست بکرێت پێش ئەوەی کە هەموو هەنگاوەکانی تر بن تۆ ئەندازێرێکی وردی دیزانی پرۆژەکەشت بە وردی کردووە ئەوەی تێبینی ئەکەیانی هەرێمی کوردستان ینی پارێزگایەکی وەکو سلێمانی بەم گەنجینە ئەتوانێت ئەگەر سنووروان لەسەردا بخرێت بەم گەنجینە ئەتوانێت بەرگی چەند بکرێت بەڕاستی ینی بۆ پرسیارێکی وەها جوابێکی دەقیقم پێ نییە ینی جوابێکی دەقیق نادرێتەوە چونکە ئەو گەنجینانی ئێمە قۆناغێکە لە سێ قۆناغ بەڕاستی ئەوی شەی ئێمە سێ قۆناغە جوابێکی دەقیقم پێ نییە من بە فعلی پێت بڵم ئەوە چونکە نازانی چەندێک پاشەکەوتەکرێت چەندێکی کە لە دەرەوە هەیە چەند گەنجینەی چەند تۆن ئەتوانێت خۆراک پاشەکەوت بکرێت لەو گەنجینانەیە ئێمە یەک زۆنمان بریتە لە خۆراک کە نزیکی لە سایە چلی پرۆژەکەیە یعنی نزیکی 100,000 متر مربع ئێمە 100,000 متر ئەکەین بە زۆنی خەزنکردنی خۆراک یعنی بەشی 100,000 متر مربع زۆنی خەزنکردنی خۆراکمانە بێت ئێمە ئەتوانین ینی هاوڵاتانی پارێزگای سلێمانی دڵنیا بنەوەی ئەگەر لە حاڵەتێکە ینی دۆخی ئابووری تێکچوو یان ئەم گەنجینانە بتوانن جۆرێک لە جۆرەکان ینی ئاستی گرانی لەناو بازاڕەکەم بکەن 100% بنەوەک لە ئاسایش ئەگەر هاوڵاتی زۆر مطمئن بێت تاکید بێت لەوەی کە گەنجینەکان لە سلێمانی هەن پرۆژێکی وە استراتیژی لە سلێمانی هەیە و پڕیشن لە خۆراک و حکوومەتیش کۆنتترۆلیانەکە لە عینەن کاتە کەواتە ئاسایشەکە بەرقەرارە بێ لەوانەیە مەسەلەن بازرگانێک خۆی لە دوورە دەست لە جێگایەک گەنجینەیەکی هەبێ و پڕیشی کردبێت لە خۆراک بەس وەکو مامۆستا فەرمووی لەوانەیە خۆی حازر کردبێ بۆ ئەزمەیەک و ئیسیغلالی وەزعەکە بکە بەڵام وەها پرۆژەیەک ناتوانرێ بەڕاستی هیچ نەوعهینێکی تیا بکرێت بەڕێز مامۆستانیات پێم خۆشە لێت بپرسم ینی ئایا بۆچی ینی لەو بڕواایی کە ئەم گەنجینانە ناتوان تەسیرات لەسەر ینی هەڵاوسانی نرخیان گرانی بازار دروست بکەن ئەگەڕێتەوە بۆ هۆی ئەوەی کە بەڕاستی گەنجینە بەتەنیا بریتی نییە لە ئەدەواتێک بۆ ئیقناعی خەڵک ئێمە بە درێژایی بەشێکی ئەگەڕێتەوە با من لەوە دەست پێ بکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئایا سوڵتا دەسەڵات قسەی دەسەڵاتداران میسداقیەتی چەندێکە لای خەڵک خۆ ئێمە زۆر گرنگە بەشێکی تریشی بریتیە لە ئەو ئەزمونانی کە لە پێشترا خەڵک هەی بووە ئەزمموی هەرێمی کوردستان بەڕاستی وە خەڵکی هەرێمی کوردستان بە درێژایی ئەو چەند ساڵی ڕابردوو ئەوەیان سەلماندووە کە ئێمە لە بەردەم کۆمەڵێک بەڕاستی دەسەڵاتدارین کە لەواتچێت هەمویان وەک بەلای خەڵکەوە با من وەکو بێلایەنانە قسە بکەم بەلای خەڵکەوە بەڕاستی ئەم دەسەڵاتدارانە دڵسۆزی حەقیقی ڕاستەقینەی ژیانی خەڵک نین و ئەوە لە بە چەند مەرحەلەیەک ئەمە سەلماوە لای خەڵک بەشێکی تری پەیوەندی بەوە هەیە هەندێک تاجیرمان هەیە خەڵک ئەمە ئەزانن کە لە فرسەت ئەگەڕێن و تەنانەت بەو شمەکانی کە لە دەرەوە هێنن لەو هاوردانی کە هێنن هەر لە ئەدەواتی ئازوقە و بریت لە مەوزوعی خۆراک و مەوادی غیزاییەوە هەتاوەکو ئەگاتە بچووکترین و گەورەترین شت سیرەکەی تاجیر یعنی وەکەوەی ئەرکی سەرەکی بە بریتێ لە ئیستیغلالکردنی بەکاربەر و خراپترین شت ئەهێن کوالێتی خراپ ئەهێنە ناو وڵاتەوە و ئەمە لای خەڵک چەسپاوە کە بەڕاستی ئێمە تاجیرەکانیشمان دڵسۆزی خەڵک نین وەک دەسەڵاتدارەکانمان بۆیە لەگەڵ ڕێزن تەبعاً هەموو تاجیرەکانم مەبەست نییە بەڵام بەشێکی زۆریان ئەما بێتە هۆی ئەوەی کە لای خەڵک جۆرێک لە بێ متمانەی دروست بێ ئەم بێ متمانەیە من بە بۆچوونی من لە استراتیژیەت و دوورمەودایە بە هەزارەها گەنجینە لەواچێ نتوانن لە کەمترین قەیرانە بەڕاستی بەرگە بگرن بەرگەی تەوژمێک کە بریتە لە گرانی تەوژمێک بریتە لە قاتوقڕی تەوژمە تەنانەت هەر دوو بەرپرس ینی بەسە بۆ ئەوەی کە لێدوانێکی خراپ بن تاجیرێک بەسە بۆی قسەیەک بکات ئەتوانم بڵێم کەسێکی ئەکادمی بەسە بۆی قسەیە بکات کە یەکسەر خەڵک دردۆن بکات و بیکاتە ناو بابەتێکەوە بیکاتە ناو واقعەکەەوە کە خەڵک بەڕاستی ڕەشبین بێت و لە واقعەکە بە تەواوەتی مەویست بن و لەم کاتەشا بێگومان بە گەنجینە چارەسەر نابێن بابەتانە من بەڵێ وتم بەشێکە لە چارەسەر بەڵام لە ناو کۆمەڵێک چارەسەری ترا کە ئەم چارەسەرانەی تر بەڕاستی بەدەرن لە مەوزوعی گەنجینە ئەبێ پەیوەندی بە گێڕانەوەی سیقە و متمانە هەیە بۆ خەڵک ئەویش دەسەڵاتداری ڕاستەقینە ئەگەر بە کورتی پێم بڵێ ئێمە لەکوێ حیزبی ڕاستەقینەمانەوێت پێک هاتە سیاسەکان پێویستە
مژدە بدەن بە خەڵک بۆ خۆیان پێک بێن و خۆشی ببەخشن بە دڵی خەڵک بەمە یعنی تۆ ئەتوانی خەڵک دڵنیاکەیتەوە لەوەی کە ئەگەر هەر مەترسیەک ڕوو بکاتە هەرێمی کوردستان خەڵک لە ڕووی ئابووریشەوە ئەو کاتە جۆرێک لە ئیستیقراری بۆ دروستە بێ و ئەو کاتە ئێمە بەڕاستی لە زەویزاری کشتتوکاڵیمان کەم نییە لە خێروبێری وڵاتمان کەم نییە و بانەوتیژ نەبێت تەنانەت کەرتی نەوتیژ نەبێت ئێمە ئەو گرانێکی بەرنی بۆ هەرێمی کوردستان دروستکەین ڕاستی بۆ خەڵکی گەشتی باشترتی پەڕێنە گەر خوا نەخواستە گرانیەک یا خود داخستنی سنوورەکانات بەڵام بۆ مەرجەی کە بتوانین ئەمە ئیلتیماسکەین ئەمە مەسکەین لە دەسەڵاتدارەکانمان لە سیاسیەکانمان کە بەڕاستی دڵسۆزی خەڵکن. مامۆستا پێم خۆشیان ئێوە پرسیارە دووبارە بکەمەوە بۆ بەڕستان ئێمە چۆن بتوانین بۆ هەرێمی کوردستان ئابوورێکی بەرگری دروستکەین بە سپاس دەکەم ئەگەر بە کورتی بێ. بەڵێ من دوو خاڵ پێشنیارەکەم بۆ ئەوەی ئێمە ئابووریەکی بەڕاستی ممتەنیع و بە قووەتمان هەبێ و بەرگری کار بێت بۆ هەر ڕووداوێک و هەر قەیرانێکی یەکەم گرنگترین و ئەساسترین بۆ ژێرخانی ئابووری شت بریتیە لە کەرتی کشتتوکاڵ و بژانەوەی کەرتی کشتتوکاڵ و گرنگیدان بە کاڵین کەرتی کشتتوکاڵ مەبەستمان تەنانەت چونکە وەزارەتی کشتتوکاڵ و ئەوەی پەیوەندی بە ئاویشەوە هەیە مەوزوعی سەدەکان زۆر گرنگە ئەو بەنداوانەی کە هەیە و دووهەمیش بریتیە لەوەی کە پیشەسازی بچووک ئەوەی کە لە وڵاتانە ئێستا زۆر گرنگی پێ دەڵێ پیشەسازی بچووک سەرمایی زۆری ناوێ و دەستی زۆر شارەزای نایە و ئێمە خیبرەی وڵاتانیشمان ناوێ پیشەسازی بچووک گرنگی پێبین هەر لە دوکانێکەوە هەتاوە کۆگاتە وەرشێک و هەتاو کۆگاتە ئەوەی کە لە کرێکارێک تا دەکرێکاری ئێمە پێوترێ پیشەسازی بچووک و مەشروعی بچووک زۆر گرنگە ئەمە بۆ ئەوەی خەڵکیشمان بخینە سەرکار و بەداهاتێک ئەگەر چی کەمیش بێ و خەڵکەمان قەنەعاتەکات و ئابووری وڵاتەکەمان ئەبوژێتەوە بەم دوو ڕێکارە ئەجینە ئێمە بە پیشەسازی گەورە و بە سەرمایی گەورە گرفتەکەمان لەوەیانە گرفتەکەمان لەوەی بێ خەڵکمان لەسەر کار بێت کە مەشروعی بچووکمان پێویستە و ئەبێ مەشروع بچووکان زۆر بن و یەکەمیش ئەوەی کە باسم کرد کەرتی کشتتوکاڵە کەواتە کەرتی کشتتوکاڵ و مەشروعی بچووک دەتوانن لە هەندێک قەیران بمان پارێزن ئەگەر دەسەڵاتداران بیانەوێت. باش سواز بە بەڕێز نیات خەلیت ئابووری ناس بەدڵنیایەوە بەڕێز مامۆستانیا زۆر بە وردی باسیەوەی کرد کە یەکێک لە هۆکارەکانی ئابووری بەرگری و بەهێزبوونی مەسەری کەرتی کشتتوکاڵایە لە گەنجینەکانیەوەیە بایەختان بەم پرسەداوە. ئێمە قۆناغی یەکەمی پرۆژەی گەنجینەکان تەنها بۆ خەزنە بابەتی کشتتوکاڵ لە پرۆژەکەی ئێمە باز نەکراوە تەنها بۆ خەزنە ئێمە بەڵێمە خۆراکیەکان بەڵێ بە شێوازێکی تەندروست ئێمە بەڵێنمان لە شارەوانی سلێمانی وەرگرتووە کە ئیشەڵڵا کە لە قۆناغی ئەوە یەکەمە سەرکەوتوو بین ئەوە بەڵێنمان وەرگرتووە کە قۆناغی دووەم و سێمیش زەویمان بۆ دابین بکرێ لە زمانی شاری 2020 کە لە شارەوانی سلێمانی وای پێ دەڵێن کە 20,000 دۆنم تەرخان کراوە زەوی تازە وەربگرین بۆ جێبەجێکردنی بەشەکانی تریش. بەڕێز ئەندازیار سامان ئیبراهیم ئەندازیاری گەنجینەکانی ژووری پارێزگای بازرگانی و پیشەسازی سلێمانی کە لە ستۆدیۆ ئامادەبی زۆر سپاس و بەڕێز نیات خالید ئابووری ناس و ئاوکات مامۆستای زانکۆ لە زانکۆی گەشە پێدانی مرۆیی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ژێرخان. سپاس بۆ ئێوەش. ماوەی دوو هەفتەیە نرخی دۆلار لە دەوروبەری 126,000 دێت و دەڕوات ئێمە دەرخستەی هەفتەیمان ئامادەیە بۆ نرخی دۆلار لە بازاڕەکانی کوردستان. نرخی دۆلار ڕۆژی شەممەواتە 100 دۆلاری ئەمریکی یەکسانە بە 126,100 دینار. ڕۆژی یەکشەمە لەکردنەوەدا نرخی دۆلار 126,000 بووە و نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بوو بەرامبەر 1 دۆلاری ئەمریکی. خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی مرکزیەوە 161,245,000 دۆلار بووە 845 دلار بووە. ڕۆژی دووشەمە لەکردنەوەدا 100 دلاری ئەمریکی 126,250 دینار بووە. نرخی بانکی ناوەندی بەجێگری ماوەتە خستنە ڕووی دۆلار 159,474,356 دلار بووە. دەچینە ڕۆژی چوارشەمە. ڕۆژی چوارشەمە نرخی دۆلار 126,100 دینار بووە بەرامبەر 100 دلاری ئەمریکی. نرخی بانکی ناوەندی بەجێگیر بووە و ئەوکات خستنە ڕووی دۆلار 159,777,739 دلار بووە. ڕۆژی چوارشەمە و بەرەو کۆتایی هەفتە لەکردنەوەدا نرخی 100 دلاری ئەمریکی 125,250 بووە. دابەزێنی بەخۆوە بینیوە نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بووە. خستنە ڕووی دۆلار 164,000,000
867,000 دۆلار بووە، واتە خستنە ڕووی دۆلاریش ئەو ڕۆژە زیادی کردووە. بەڵام ڕۆژی پێنجشەمە و کۆتایی نرخی دۆلار گەیشتۆتەوە 126,000 دینار، نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە، خستنە ڕووی دۆلاریش هەرچەندە وەکو بەجێگیری ماوەتەوە بە ڕێژێکی کەماڵ و گۆڕی پێکراوە 164,430,430 دۆلار بواتە بەم شێوەیە دۆلار بازاڕی بەجێش وامە دەرخسەی هەفتەی نرخی دۆلار بوو پێشکەشکرا. گەرنگترین شت بۆ هاوڵاتیان بەتایبەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان مەسەلەی دەستکاریکردنی پاشەکەوتی موچەیە. پێشبینی ئەکرێت مانگینۆی ئەم ساڵ دەستکاری پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێ و سیستەمێکی نوێی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابنرێ. ئێمە ئینفۆگرافیەکمان لەو بارەیەوە ئامادەیە. داهاتی نەوت بەپێی ئەوەی کە پێشتر وەزارەتی سامانە سروشتیەکان ئیعلانی کردو 1 ملیار دۆلارە مانگانە کۆی بڕی بۆ موچەواتە بە ئێستاوە کە پاشەکەوتی موچەکرێ 650 ملیار دینارە مانگانە 650 ملیار دینار. ئەوەی کە بۆ موچەی بنەڕەتی ئەڕۆواتە لە ئەوەی فەرمانبەران زیاتر شارەزان کە موچەی ئیسمی پێوترێ لە 42 کۆی ئەم 650 ملیار دینارە بۆ موچەی بنەڕەتی فەرمانبەران ئەڕوا. بۆ دەرماڵەکانیش لە 155 650 ملیار دینارەکە بۆ دەرماڵەکان ئەڕواکە چەند دەرماڵەیەکن لەوانە بوون دەرماڵی ترسناکیە، دەرماڵی پایە، دەرماڵی مناڵە، دەرماڵی هاوسەرەتیەوە، دەرماڵەکانی تریش، دەرماڵی ئەندازیاری و کۆی دەرماڵەکانی تریشکە لە فەرمانگەکانە بە فەرمانبەران نەدرێت. بەڵێ سیناریۆکان بۆ دەستکاریکردنی موچە. دوو سیناریۆ زۆر گرنگ لە لای وەزارەتی دارایی و ئەو لیژنەیە دەستنیشان کراوە بۆ دەستکاریکردنی پاشەکەوتی موچەی فەرمانبەران گەڵاڵە بوو پێشتر. کەمکردنەوەی پاشەکەوتی موچە لە 115 واتە ئەو لیژنەیە پێشنیارێکە بوو بۆی ڕێژەی پاشەکەوتی موچە کە لە 125 بۆ لە 175 دەست پێکە کەم بکرێتەوە بە ڕێژەی لە 150 لە 150 کە بەستنی ئاسی لە 175 کەم بکرێتەوە بۆ لە 155 یا لە 160. بەڵام ئەم پێشنیارە جێبەجێ نەکرا. ئێستا پێشنیاری دووەم کە زۆر جێبەجێ ئەکرێەوە ئەگەری زۆر بەهێزیە ئەوەی زانیاری هەیە جێبەجێکرێ ئەم پێشنیارەیە کە موچەی بنەڕەتی زایدەن بڕوانامە فەرمیەکان ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە فەرمی ناسراویش بڕوانامەی هاوسەری و منداڵە بدرێت بە فەرمانبەران لەگەڵ موچەی بنەڕەتیەکەیان لەگەڵ دەرماڵەی ترسناکی کە بۆ هەندێک لە فەرمانگە و وەزارەتەکان کە ئەوانیش وەزارەتی پێشمەرگەی، وەزارەتی تەندروستیە، وەزارەتەکانی ترکە مەترسی گیانیان لەسرە. بەڵێ ئێمە نمونەیەکمان بۆ ئامادە کردووە. بۆ تێگەشتنی ئێوە ئێمە نمونەیەکمان بەپێی سیستەمی کۆن هاوکات بەپێی پاشەکەوت ئامادە کردووە. بەپێی سیستەمی کۆن ئەگەر فەرمانبەرێک موچەی بنەڕەتەکەی 306,000 بوو بێ، دەرماڵەی بڕوانامەکەی ئەگەر دەرچووی زانکۆ بوو بێ 137,700 دینار بووە، واتە لە 145 دەرماڵەی بڕوانامەی پێدراوە. ئەگەر ئەم فەرمانبەرە خێزانی پێگەێنابێ 50,000 دەرماڵی هاوسەریشیان پێداوە. وە هاوکات ئەگەر دەرماڵەیەکی ترسناکیشیە بێ کە ڕێژەی لە 130 لە بەشێکی زۆری فەرمانگەکانە ئەکاتە 91,800 دینار. واوکات ئەگەر ئەم فەرمانبەر خێزا مناڵێکیشیانە بێ، مناڵێکی خنجیلانەشیانە بێ، ئەوە 10,000 دیناریش بۆ مناڵەکە خەرج کراوە. کۆی گشتی موچەی ئەم فەرمانبەرە کردوویەتە 625,500 دینار. ئەم فەرمانبەرە بەپێی بڕی موچەکەی کە 625,500 دینارە لە 140 پاشەکەوتی موچەی لێکراوە کە ئەکاتە 250,000. واتە 250,000 لە کۆی موچەکەی کە 625,500 دوای لێبڕێنی دەرماڵی خانەنشینی
375,000 بۆ ماوەتەوە بەپێی سیستەمی پاشەکەوت دواتە لە کۆی 625,500 دوای لێبڕینی خانە نشینیەکەی ئەوە 375 بەپێی ئەم سیستەمی پاشەکەوتە بۆ ماوەتەوە. ئەوەی کە بەپێی ئەم سیستەمە هەمان فەرمانبەر ئەگەر بەپێی ئەم سیستەمە نوێ پێشنیارکراوە حسابی بۆ بکەین 306,000 موچەی بنەڕەتەکەی وەرەگرێت بەڕوانامەی وەکو خۆی وەرەگرێتەوە کە 137 دینارە واتە لە سەعات 40 موچەی بنەڕەتیە درێتێ زائیدەن هاوسەرێکەشی کە 50,000 ئەیدرێتێ لەگەڵ 10,000 مناڵە خنجیلانەکەشی ئەدرێتێ واتە کۆی ئەم پارەی کە ئێستا بەپێی ئەم سیستەمە نوێ وەریەگرێ 503,700 دینارەکە جیاوازیەکی زۆری لەگەڵ سیستەمی پاشەکەوتەکەی واتە بەپێی سیستەمی پاشەکەوتەکە 375,000 مانگانە وەرگرتووە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بەپێی سیستەمی پێشبینیکراو 503,700 دینار وەردەگرێت ئەمە بۆ کەسێک کە ماوەی کاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە چەند ساڵێکی کەم بێ بەدڵنیایەوە بۆ پلە باڵەکانیش بە هەمان شێوە زیاد و کەم ئەکات. بەڵێ سوود و زیانی ئەم سیستەمە ئەوەی کە وەکو نمونەکانە بۆمان ڕوونکردنەوە ئەم سیستەمە نوێی کە دائەنرێ هاوسەنگی ڕائەگرێت لە نێوان پلەباڵە و پلەکانی خوارەوە بە دڵنیایە سیستەمی کۆن هەردوو پلەکان واتە ئەوانەی کە موچەیان کەمە ئەوانەی موچیان زۆر هەردووکیان زیانیان نەکرد لەم سیستەمە. بۆ نمونەگەر کەسێک دامەزرابێ ئەو فەرمانبەری باسمان کرد موچەکەی بەوەنە بۆ نمونە بەپێی پاشەکەوت بەوەنە وەرگرێ ئەگەر کەسێک موچەکەی لەسەر ملیۆنی کیشەوە بێت ئەگەر موچەی بنەڕەتەکەی بۆ ملیۆنێک و 148,000 دینار بێت کە باڵاترین موچەی ئیسمیە لە ناو خشتەی موچەی فەرمانبەرانە ئەوە بە دڵنیاییەوە بۆ نمونە لەوانەیە 500,000 موچەکەی 600,000 موچەکەی وەرگرتوێ بەڵام ئێستا بەس بە تەنها موچەی بنەڕەتەکەی کە وەریەگرێ ملیۆنێک و 148,000 زائیدەن ئەو بڕوانامە و دەرماڵەی هاوسەری و مناڵەش کە وەریەگرێ ئەمە هاوسەنگی ڕائەگرێ لەنەوە پلە باڵەکان و پلەکانی خوارە واتە ئەوانەی کە پلە باڵان زۆر سوود لە موچێوەرگن چونکە موچەی بنەڕەتیەکەیان زۆرە بۆیە موچەکانیان وەکو خۆیان بۆ خەرج ئەکرێ. ئەو وەزارەتانەی دەرماڵەیان کەمەیان ئێستا بۆ نمونە هەندێک وەزارەتمان هەن دەرماڵیان بۆ وەزارەتی خوێنی باڵا دەرماڵیان لە 100%دا بۆ نمونە وەزارەتەکانی تر دەرماڵی ترسناکی و پایە و دەرماڵەکانی تریان زۆر بەڵام هەرێک وەزارەتن بۆ نمونە وەزارەتی کوشت و کاڵ کەمترین دەرماڵەی هەیە بە تایبەتی هەنێ بەشی هەر دەرماڵەی نییە بۆ نمونە هەر وەکو سیستەمی ئێستا موچەوەرگرن بۆیە ئەو ینی بەشێک لە وەزارەتەکان لەوێنەی وەزارەتی خوێنی باڵا کە دەرماڵی لە 100% سوود لە سیستەمە وەرناگریان جۆر لە جۆرەکان زیانی پێ ئەگەێنێ بە تایبەتی ئەوانەیان کە بڕوانامەی باڵایان هەیە سوود لەم سیستەما وەرناگرن و زیانیان پێگا بەڵام ئەو وەزارەتانەی کە کەمترین دەرماڵەیان هەیە سوود لەم سیستەما وەرەگرن. مەترسیەکانی ئەم سیستەما بە دڵنیایەوە ئەم سیستەمە بێزیان نییە ئەگەری خاوبنەوە لە کەرتی گشتیان ڕوو ئەدا بۆیە ئەوانەی کە ئێستا بۆ نمونە فەرمانبەرێکی وەزارەتی خوێنی باڵا جاران ئەگەر لە 100%دی بۆ نمونە دەرماڵەی بۆ خەرج کراوێ یان خەساتێکی تایبەتی هەبوو بێ ئێستا ئەوەی نەمێنە بە دڵنیایەوە ڕیتمی کارکردنی هێواشە بێتەوە یان بێزاری ڕووتیەکە ئەمە مەترسیەکە کە ئەگەری هەیە ڕوبەڕووی ئەم سیستەمە ڕوبەڕووی کەرتی گشتی هەرێمی کوردستانی بکاتەوە. هاوکاتێکێکی تر لە خراپیەکانی ئەم سیستەمە ڕەتکردنەوەی پلەی بەرپرسیارەتی لە کەرتی گشتیە. ئێستا ئەوانەی کە لە کەرتی گشتیە واتە لە حکوومەتە پایە وەرەگرن یاخود پلەیانە یا بەڕێوبەری گشتیان بەڕێوبەری هۆبن یان 4 کەس واتە بە سەرۆکی ژوورەکەەوە 4 کەس لە بەردەستیانایە واتە بە خۆیانەوە 4 کەس ئەبن ئەمانە لە 115 موچەکانیان وەکو پایە بۆ خەرجەکرێ بەڵام لەم سیستەمە نوێیە بە دڵنیایە ئەمەیان بۆ خەرج ناکرێ ئەمەوە ئەکا خەڵک خواستی لەسەر وەرگرتنی پلە و پایەی حکومی نەمێنێ واتە بەرپرسیارەتی حکومی نەمێنێ. پێشبینیەکان بۆ دەستکاریکردنی موچە لەم ڕۆوە بەم شێوەیە بەڵام لە ڕووی کاتەوە بەپی مانگ واتە ئەوەی کە ئێمە لە ئەنجومەنی وەزیران بە دووەداچوونمان بۆ کردووە ئەوەی کە لە چەند سەرچاوەیەکە و پەیام لە ئەنجومەنی وەزیران دەستی کەوتووە مانگی نۆ ئەگەر کاتەکەی نەگۆڕێ
مانگی نۆ واتە مانگی نوێی ئەمساڵ دەستکاری سیستەمی پاشکەوت دەواتە بەپەی سیستەمی بایۆمەتری ئەم سیستەمە جێبەجێکرێ واتە بەپەی موچەش موچەی مانگی حوتوەشتی فەرمانبەر یان مانگی حوت یان مانگەشتی فەرمانبەران بەم سیستەمە نوێیە دابەش ئەکرێ هەرچەندە ئێستا بەشێکی زۆری فەرمانگەکان موچەی مانگی حوتیان بەستویان خشتەی موچەی مانگی حوتیان سەرقاڵی دەستکاریکردین ئەمە پێشبینەکانمون لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هاوکات ئەو خشتە نوێ پێش بینی کراوەی کە بڕیارە جێبەجێ بکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان پێشبینەکانتان پێشکەش کرا. بەڵێ بەڕێزان ئەمە بڕگە و بابەتەکانی ئەم جاری بەرنامەی ژێرخان بوون بە هیوایەوەی سوودتان لێوەرگرت بێت و بەشێک لە زانیاریەکانی ئێمە بەکەڵکی ئێوە هاتبێ تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ و کوردستانمان ئاوەدان بێت.